سڵاتان لەبێتەوە کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست، هیوادارم هەموو لایەکتان باش بن و تەندروستێکی باشتان لەبێت و هیوادارم هەموومان بۆ پەڕی بەرپرسیاری و مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەیە بکەین و هەروواگەمە لە تەندروستی خۆمان و خێزانەکانمان بێت و لەناو ماڵەکانی خۆمانە بمێنینەوە. ئازیزانی ئێمە وەکو پرۆگرامی با پابەند بین، هەمیشە وەڵمان داوە پزیشک و پزیشکە بەڕێزەکان پانگەشتی ناو پرۆگرامەکەمان بکەین کە هەرێکە و لا پسپۆرە جیاجیەکانە بۆەوەی زانیاری ڕاست و دروست ببەخشین بە ئێوە و هەروە ئێوەش ئەگەر هەش پرسیارێکتان هەبێت دەوێش بەشدار بن لەگەڵمانە لە پرۆگرامەکە و بۆی وەڵامی ڕاستان دەست بکەوێت. بۆ ئەمڕۆ دکتۆر ئەحمەد نیهات ئەبتەر زەنگەنەمان لەگەڵەیە کە پسپۆری نەشتەرگەری گورچیلە و کۆئەندامی میزە کە ئەمڕۆ کۆمەڵێک ڕێنماییمان پێ بەخشێت بە ئێمە بە ئێوەش دەربارەی بۆ ئەو کەسانی کە نەخۆشی گورچیلەیانە یاخود نەخۆشی کۆئەندامی میزیان یاخود ئەو کەسانی کە چاندنی گورچیلەیان بۆ کرا ئێمە چۆن خۆمان پارێزین لەم بارودۆخەی ڕێنماییەکانی دکتۆر ئەحمەد چییە و ئێوەش ئەتوانن بێگومان لەگەڵمانە بەشدار بن لە ڕێگەی هەردوو ژمارە تەلەفۆنی 053 320 053 54 بێگومان ژمارەکانجی لەسەر شاشەیە. دکتۆر ئەحمەد بەخێر بیت. زۆر سپاس. ئەم کاتەوە باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر ئەحمەد بێگومان لەگەڵەوەی کە ماوەی قەدەقی هاتوچۆ درێژە کرێتەوە کە هاوڵاتیان لە ماڵەوەن پرسیاری هاوڵاتیان زۆرە بێت بێگومان دەربارەی نەخۆشیە جیاجیەکان. بەپێی پسپۆڕەکەی بەڕێزت کە پسپۆری نەشتەرگەری گورچیلە و ئەندامی میزیت پێم خۆشە باس لەو کاریگەریە نێگەتیڤانە بکەین کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنای نوێوە تووشمانە بێت کە ئەو کاریگەریانە چیە لەسەر گورچیلە و هەروە ئەندامی میزیش. زۆر سپاس بۆ تۆ، زۆر سپاس بۆ کەناڵەکەتان. خۆی لە ڕاستیە کاریگەری کۆرۆنا لەسەر گورچیلە کاریگەریکی ڕاستەوخۆ نییە، بەڵام بەهۆی ئەمەی کە ئێستا هەموو لە ماڵن و قەدەغەی هاتوچۆیە ئەو کەسانەی کە تووشی کێشەی گورچیلە بن وەکو جاران ناتوان سەردانی کلینیکەکان بکەن، ناتوان بە ئاسانی سەردانی خەستەخانەکان بکەن مەگەر بۆ حاڵەتی زۆر زەرور بێ. ئەمە ئەبێتە هۆی دروستبوونی چەند کێشەیەک بۆ ئەو کەسانە لە ڕووی ئەوەی کە ئەلتیهاباتە، ئەوەی کە بەردوشتی هەیە، بە تایبەت بۆ ئەوانەی کە کێشەی بەردوو با بڵێن هینی بەردی گورچیلە و حالیبیان هەیە کە پێشتر چارەسەر کراون و ئێستا لەوانەیە مۆعیدی ئەمەلیاتی هەبێ یان مۆعیدی چارەسەرێکی تایبەتی هەبێ کە ئەمانە هەمووی ئێستا لەم حاڵەتەیە وەستاوە. باشە، یاخود ئەو کەسانی کە پێشە چارەسەریان وەرگرتووە لە دکتۆری تایبەتی خۆیان ئێستا بۆ نمونە چارەسەرەکان یاخود ئەو دەرمانانی کە بەکارێنن تەواو بووە نازانن چی بکەن، بێگومان کۆمەڵە زانیاریشی دەبێت بۆ ئەو کەسانە. دکتۆر تایبەت بۆ کەسانەی کە باست کرد کە نەخۆشی گورچیلیان هەیە یاخود هەر نەخۆشێکی کیانە لە سیستەمی گورچیلیان، ئەمان چۆن ئەتوانن خۆیان بپارێزن لەم بارودۆخە؟ باشترین شت بوانی کە کێشەی گورچیلیان هەیەوانی کە بردیان هەیەوەی کە ئەلتیهابیان هەیە لەم کاتەیە زیاتر ئاو بخۆنەوە، خەڵک هەمووی لە ماڵەوە با لە ماڵەوە زیاتر هاتوچۆ بکە هەردانە نیشە. باشە، خواردنەکانی زیاکەمی و شت زیاب بخوا، میز تەخیر نەکە، ئەمە وا ئەکەین تا شتەکانی تۆزێت تەخیرکەین، ئەمە ناڵێن لە 100% چارەسەریکەین، بەڵام کێشەکانی دوا بخەین. ئەوەی ئلتیهابێکی بەسیتی هەیە لەوانەیە بە ئەو زۆر خواردنەوە میوە زیا خواردن کێشەی نەمێنێت چارەسەر بێ. ئەوەی بەردێکی بچووکی هەیە لەوانەیە هەر بەم ئەو زۆر خواردنەوەی لەگەڵ پیاسەکردن فڕێبات و نەجاتی بەڵام هەنێکی تر هەیە کە بردی گەوریان هەیە، مۆعیدی ئەمەلیاتیان هەیە، کێشەی تری گورچیلیان هەیە کە پێویستی بە ئەمەلیات و نەشتەرگەریە تەداخولێکی نەشتەرگەریە، ئەمانە ئێستا ناکرێ وەستاوە. بۆ ئەمانە ضرورە کە ئاو زۆر بخۆنەوە، چاودێری خۆیان کەن، ئاگایان لە خۆیان بێ، ئەو شتانەی خراپە بۆیان نەیخۆن. لەو باوەڕێیان زۆربەی دکتۆرەکان ژمارەیەکیاندا ناوە کە نەخۆشەکانیان پەیوەندی پێوە بکەن تاکو ڕێنمایان باتێت تا ئەو کاتەی زروفەکە چاکە بێتەوە بتوانێت چارەسەری تەواو بکرێن. باشەکاتە باست لە حاڵەتی ئیمەرجنسی کرد بێگومان لە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکانە کە بە بەردەوامی کارەکەن لەگەڵ دکتۆرە بەڕێزەکانی کەیە وەکو باسە کرد کە نەشتەرگەری سارد واتە حاڵەتانەی کە کتتو پڕ نیە و لە ناکاو نییە واتە زەرور نییە لە ئێستاە دوا خراوە وەستاوە کاتە چ حاڵەتێک تایبەت بە گورچیلە یاخود ئەندامی میز لە ئێستا ئەو حاڵەت ئێمەرجنسیەکان نەشتەرگەریان بۆ کرێت لە ئێستا. ئێمە کۆمەڵ حاڵەتمان هەیە کە چارەسەرەکرێ لە خەستەخانە چکە ئەمەرجنسی 24 ساعت هەیە، لەوانە بۆ نمونە ئەوانەی کە بەردیان دابەزە تووشی گیرانی بۆری حال ببن، ئەمە حاڵەتێکی ئێمەرجنسیە چاوەڕێ ناکە تاکو زۆر باش بێتەوە بێ بەپەلە بگاتە خەستەخانە لەوێ ئەبیندێت لەلایەن دکتۆری تایبەتی پسپۆری نەشتەرگەری گورچیلە یان بە عیلاج یان پێویست بکە قەستەری بۆ دانرێ یان ئەمەلیاتی کتوپڕ لە ڕێی نازوورە ئەبێ چارەسەری بۆ بکرێ. ئەمە حاڵەتی تر هەیە با بڵێن
ئەو کەسانەی کە میزیانەگیرێ بەهۆی پرۆستاتەوە بێ یان بەهۆی ئەوەی کە بەردێ دابەزی بێ بەهۆی پرۆستاتەوە بێ فەوری سۆندەیان بۆ دان بدرێ بخرێنە سەر عیلاج تا ماوەیەکی دیاریکرا و دوایەوە بزانین ئەگەر بە عیلاج چاک بوو ئەوە باشە چاک نەبوو کاتە مەوعدی نەشتەرگەری بۆ دانێ بەڵام بەمەرجێ ڕێرەوی میزی نەگیرێت هەر سۆندەی هەبێ ئەو حاڵەتانی کە بەردابەزی بێت و بێتە ئەوەی گیرانی میزیان ئەو حاڵەتانش پێویستیان بە نازوورە تاکو ئەو بەردەلا بێ ڕێرەوەکە بکەیتەوە ئەگەر بەرد بچووک بێت یەکسەر دەریەکەی ئەگەر گەورەش بێت پێویستکە لەو کاتەیە نەشتەرگەری بووەکرێت و بۆی لاێ حاڵەتی تریژ هەیە کە ئەلتیهابی هەوکردنی کتوپڕی گورچی لێ ئەوانە داخڵە بن سەردانی نەخۆشخانەکانەکەن چارەسەری تایبەت وەرەگرن لەوانەیە یەک ڕۆژ پێویست کا بمێنێتەوە ڕۆژێ بۆ 2 ڕۆژ ئەو کاتە عیلاجی تری هێرێتێ و ئەچێتەوە ماڵەوە بەو عیلاجانە چارەسەرە بێ. زۆر باشە دکتۆریان بەردەوام بین لە گفتوگۆکانمان ئێستا دوو پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵایە کاک محەممەد لە کەلارەوە کاک محەممەد سڵاوت لێ بێتۆم کاتۆ باش سلام کاتر باش زۆر سپاس بەخێراتی دکتۆرەکان زۆر سپاس بەڕێزگیان من کورچلم بەردی بۆ شکاندم کوتێکیم دانا و کوتێکی ماوە بستم چی بکەم یعنی چی باشە بۆم دکتۆرەکە خۆشە هەر پرسیارێکی ئاراستەی بکەی بەردەکە و چەند ملیم بووە؟ 16 ملیم بۆ دکتۆریا. باشە تۆ دوای شکانەکە ئەشعە و سۆنەر وشتە گرتووە؟ نەوەڵام نەکورد پارچەکەی فرە داوە گەورە بووە بچووک بووە؟ گەورە بوو. گەورە بوو. باش تۆ باشترین چارەسەر بۆ تۆ حاڵی حازر ئاو زۆر بخۆیتەوە هەرچۆ بکەی ئازار وشتە هەیە یانە؟ ئازارم نییە وەڵام الحەمدولىله لەو کاتۆشکانم تا ئازارم نییە بەس ئاو زۆرە خۆم باش میزت خوێنی پێوە نییە خۆ؟ هیچ خوێنی پێوە نییە. زۆر باش کەواتە تۆ هەر بەردەوام ئەبی لەسەر ئاو خواردنەوە. دەستەکانە خۆش دکتۆر ئەوە دواتر ڕەنمایی کەمانایەتێ دکتۆر بە شێوەیەکی گشتی بۆ کەسانێک کە نەخۆشی بەردی گورچیلانێ زۆر سپاس کاک محەممەدمان لەگەڵە لا گەرمیانەوە کاک محەممەد سڵاوت لێ بێتۆم کاتۆ باش بەڵێ کاک محەممەد سڵاوت لێبێت ئێمە گوێمان لە دەنگی تویە کاک محەممەد سڵاوت لێ بێتۆم کاتۆ باش جنابتان سڵاو دەکاتۆر احترام تەقدیرم بۆ جنابتان و کاکتۆر. کاک محەممەد سپاس دەکەم ئەگەر تەنها لە ڕێگەی مۆبایلەکەتەوە گوێت لە دەنگی ئێمە بێت و دەنگی تەلەڤیزۆنەکەت. بەڵێ بەڵێ خوشکەم وەڵی کاکتۆر من نەختێک حالێکی مێ لە میزڵدانم شەوان تا بەیانی ئاو خۆم دووبارە مێز دەکەم دووبارە تێمەوە هەندژانەکانی نازانم کابە نازانم ئەو ماوەی چەندێکە ئەو لێ هاتووە؟ وەڵا فەترێکە مڕاجعی دکتۆری شەکەم هەرەوە تا تەمەنە چەندە؟ 50. باش دەستەکانە خۆش کاک محەممەد زۆر سپاس وەڵامت دەدرێتەوە دەچمە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە کاک سالارمان لەگەڵەیە لە کەلارەوە کاک سالار سڵاوت لێبێت زۆر سپاس بفەرموو یەک پرسیارێکم لە دکتۆرە زەحمەت نەبێ فەرموو منیش گوچی لەم ڕانەگە لای چەپم دوو لە ڕوتانی دەگەم زەردە ئاوی مقەتەریژە خۆم ڕۆمە تحلیلەکەم ئەوێ بەس ئینتیهابات دێ هەرچێکم چارەسەر نابی. ماوەی چەندێکە ئەو لێ هاتووە؟ وەڵام ماوەیەکە تقریبان دەور 2 مانگە بێ. 2 مانگ؟ بەردەوام ئازارت هەیە؟ ئەرەوەڵا ئازارمێ ئەو لامیشە سەر دەبێت یعنی حەز دەکەم سەرمامە مستەمر ئەو لامە مستەمر سەرمایە. لە خەو خەبەرتە بێتەوە بەهۆی ئازار؟ نەوەڵا. باش دەستەکانە خۆش کاک سالار وەڵامت دەدرێتەوە زۆر سپاس دکتۆرگیان پەیوەندێکی تەلەفۆنی دیکە ئامادە بە ئاوی ژوەر بگرین کاک سالارمان لەگەڵە کاک سالار سڵاوت لێ بێتۆم کاتۆ باش دیارە پەیوەندەکەی داخراوەتەوە کاک عیزەتمان لەگەڵە کاک عیزەت سڵاوت لێ بێتۆم کاتۆ باش ئەم کاتێ خۆشت باش بێ سەرچاوەکەم وەڵامی پرسیارێ لە دکتۆر بکەم فەرموو من انتهاب مجاري بوليم هي حقي ليبو أقوم ليبو لوكسبيا صفية آية تتشاو كم خوشك جاماشي کاکیزاد ئەگەر بکرێ بمبوری لە ڕێگەی مۆبایلەکە تۆ گوێ لە دەنگی ئێمە بگری چکە دوای دەنگەکە باش ناگات ئەجا ئەوە حەپا زەرەری نییە بۆ دڵ بۆ حەساسیە ماوەی چەندێکە بەکاری هێنی
والله ئەوە تازە بەکارهێنم خۆی ئەو حەبە پاکەتەکە حەودەنکی تایە بۆ حەود ڕۆژە ڕۆژیەک دەنکی لێ بخورێ ئەگەر بەو جورعەیە بیخۆی نەخێر کێشەی نابێ ئەی بۆ یان بۆ دڵ لێدان دڵ پەلپەل ناکە نەخێر ئەی بۆ حەساسیە بۆچی؟ حساسیت هەموو دەرمانێک ئەگەری ئەوەی هەیە تووشی حساسیتێکە حساسیت لەش پێ خوێ هەناسە لەوانێت تون بێ لەوانەیە لە شەگیر بکە خۆم قورحەشم هەیە ڕاستی قورحەی مایدەم هەیە قورحەو هەیە خۆی ئەم حەبە لە حەبە قورسەکانەوەی تۆزە عەزەتی مەعیدەیە لەوانەیە عەزەتت باگەر قورحەو هەبێ باشتر وایە بەکاری نەهێنی ئەنجام پاکەتە یانی بخۆمی تر نایخۆم مەرەم پاکەتە بەڵێ هەرم پاکەتە ئیستعمالکەم و تەواو وا باشترە بەڵام ئەگەر قورحەو هەیە مەفروزە حەبێکی مەعیدەی لەگەڵا بخۆی پێشەوە بۆ کوچی بۆ ئەم کاتە ئۆمیپرازۆڵ زۆر باشە ئەگەر دەستەکەوێ ئۆمیپرازۆڵ بەڵێ باشە دەستخۆش دکتۆر مەمنون دەستخۆش کاگەیزات سپاس بە پەیوەندەکەت کاک دکتۆر پێم خۆشە بە شوێکی گشتی ڕەنمایی بدەیت بۆ کەسانی کە نەخۆشی بەردی گورچیلەیانەیە یاخود هەر نەخۆشییانەیە لە سیستەمی گورچیلەیە و ڕەنمایی بۆ ئەوان لە ئێستا چی بکەن لە ماڵە چۆن ئاگاداری خۆیان بن بەهۆی ئەوەی ئێستا لە ماڵەوەن باشترین شت بۆ ئەوان شلمەنی زیاب بخۆن ئاو زیاب بخۆنەوە ئەو خواردنانێک ئەوانەی بەردیان هەیە و خواردنانەی کە خراپە بۆ بەرد دوورکەونە لێی ئەو خواردنانە چیە گۆشتی سوورە شتی سوێرە شتی ترشە چایە قاوەیە بپسیە ئەمانە زەری پێگەێنێ شتی تیژە ئەمانی بۆ بەرد کەسانی کە بەردی گورچیلانەیە دوورکەونەوەی مەقسەمانەوەنی هەرنەی خوانەی کابرا هەر گۆژ نەخوا بەڵام ئەبێ ئاگایشی لێبێ تو ئەسابیەوە کە لێرە پارچێ گۆشت بخوات و پەرداخی سادی بخوات چایکی بکە بەسەر ئەمە هەموو شتەکان کۆ بێتەوە ئاگایکی لەوە بێ لەوەش گرنگتر ئاو شلەمەنی ئاو زۆر بخواتەوە قەت شاو قاوە جێی ئاوەکە ناگرنەوە بۆ ئەوان بۆ ئەو کەسانە کەسی ئاسایی باز ناکەین باسیەوە ناکەین کە کێشەی گورچیلانەیە پێویستیان بە ئاوێکی زۆرە میوە بازیا بخوا ڤیتامین سی پێویستە پێویستی بە ستریک ئەسیدە کە لە لیمۆیە هەیە زۆر باشە بۆیان ئەوگەر بتوان ئەوانەی بەردیان هەیە ڕۆژێک لیمۆ بگوشن بیکەنە پەرداخێک ئاوە شەرتنی هەمووی بەسەرێکەوە بخوات لەوانێت ترش بێ بەوەش بە تۆزە لێی بخوا تاویکە لە ڕۆژەکە بۆ ئەوانە زۆر بەسوودە باشە بەڵام وەکو خواردن و خواردنەوە بۆ هەموو خەڵک بە شێوەیەکی گشتی لە ئێستا چۆن ئاگامان لە خواردن و خواردنی خۆمان بێ بۆی کار لە گورچیلەمان نەکات بن شێوەیەکی گشتی چەوری زۆر ئەبێ ئاگامان لەبێ سوێری زۆر لەگەڵ پرۆتیناتی زۆر ئاگامان لێ سێشتە بێ ئەو سێشتە بۆ هەموو کەسێک بۆ هەموو کەسێک و ئاخواردنەوەی بەرداوامیش هەر بێکوانە ئیسفادەیە بۆ هەموو کەسە زۆر باشە دکتۆر ئەمەی ئەو پرسیارە بکەم کە لە ماوەی ڕابردووە باز لەوە کراکە ئەو کەسانی کە نەخۆشی گورچیلیان هەیە زیاتر ڤایرۆسی کۆرۆنا ینی مەترسی توشبوونی ئەو کەسانە زیاترە لە کەسێکی ئاسایی ئەمە تا چەند ڕاست و دروستە ئەم زانیاریە نەخۆشی گورچیلە جۆری زۆرە بەڵام ئەوەی زیاتر ئەگەری هەیە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن نەخۆشی گورچیلە ئەوانەی زەرعی گورچیلیان بۆ کراوە چاندنی گورچیلیان بۆ کراوە لەبەر ئەوەی ئەو کەسانە بەرگری لەشان کەمە لەبەرەوەی ئەوانە بەردەوام لەسەر دەرمانی ئیمینۆسەپرەسەن کە بەرگری لە شاندا بەزانێت تاکو ڕەفزی ئەو گورچیلە چێنراوە نەکات بەهۆی ئەوە زیاتر معڕزە کە تووشی ڤایرۆسەکە بێ وەک لە کەسی تر وەک چۆن لە خەڵکی پیرە مەناعیکەمە زیاتر تووشە بێ لەوانێ مناڵ مەناعەتی کەم بێ ئەوانیش بە هەمان شێوە بەڵام کەسانی ترێکە بەردی هەبێ کە ئەلتیهابات هەبێ ئەمە بەرگری لەش کەم نابێتەوە کە بێتە هۆی تووشی کۆرۆنا باشە ئێوە کەسانی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا ئابن دکتۆر لە دوایە هیچ کاریگەرێکی خراپ لەسەر گورچیلە و ئەندامی میزیان بەجێ هێڵێت ئەم ڤایرۆسە کە چاک ئەبنەوە بەهۆی ئەوەی ئەم ڤایرۆسە شتێکی تازەیە هەمووی ماوەی 3 بۆ 4 مانگە لەوەتی لە ووهانەوە دروست بووە تاکۆی ئێستا گەشتۆتە لای خۆمان ئەم شتە درێژخایەنانە جارێ دیار نییە کە لەسەر گورچیلە هیچ کاریگەریەوە چکە و ڤایرۆسێکە ئەچێتە با بڵێن ڕاڕەوی هەناسە ئەچێتە سیەکان لەوێ ئەژی بەو خانەکانی سیەکان و ئەلکێ ژیانی پەیوەستە بە سیەکانەوە تا گوەستا نەوتراوە کە ئەچێتە گورچیلە لەسەر گورچیلە ناژی لەبەرەوەی لە ڕێی هەناسەوەیە زیاتر تەسیل لە سیەکانەکات تەسیل لە گورچیلە و شت ئەوەنە ناکە مەگەر وەکووتمان ئەوەی کە زەرعی بۆ کراوەچانی گورچیلی بۆ کراوە بەرگری لەشی خراپە بەڵام هەر ئەچێتەوە سیەکانی باشە ڕێنمایەکان هەر بۆ شێ بۆ کەسانی کە چاندنی گورچیلیان بۆ کراوە یاخۆ دەبێ ئەوان زیاتر خۆپارێزی بکەن و ئاگیان لە خۆیان بۆ کراوە تا ئەکرێ بانێنە دەرێ زۆر مەجبور و بێتە دەرێ زۆر زەرورە بۆ ئەوانە ماسک ببەستن دەستکێش لە دەستکەن
مەسافەی مەترێ بەجێ بێڵن لەگەڵ ئەو کەسانی بەتایبەت کە ئاچن سەردانی نەخۆشخانەکانی ژەکەن وەرگە حاڵەتێکی ئێمەرجنسی هەبێت دەبێتەکیدی ئەو مەسافەی کە ئەمینە مەترێکەمتر نەبێ لەگەڵ خەڵکی ترەوە باشە بە بەردامیش ماسک و دەستکەش کە چوە دەرەوە کە چوە دەرەوە بۆ ماڵەوە پێویست ناکات ماڵەوە لەگەڵ کەسوکاری خۆیەتی پێویست ناکە بەڵام کە چوە دەرێ کە چوە دەرە زۆر باشە دکتۆر بێگومان وەکو خۆت وتت کە ئەم ڤایرۆسێکی تازی و بێگومان زانیاریەکانیش ڕۆژ بە ڕۆژ شتی زیاترمان پێ ئەڵانە سەر ڤایرۆسی کۆرۆنا لە ماوەی ڕابردووە یانێمە پرسیاری خاڵکە زیاتر کە ئەکرێت باس لەوە کرا کە ئەم ڤایرۆسا بێتە ئەوەی کە پیاوان تووشی نەزۆکی بکە پێم خۆشە تۆ وەڵامە ڕاست و دروستەکەمان بدرێت بۆی ئەو کەسانی کە ئەمە بۆتە جێی گومان لەلایەن کە ئایا بەو شێوەیە یاخود نا ئەمە لە چەند سەرچاوەیەکەوە سەری هەڵڵانە هێناوە کاڵێ تووشی نەزۆکیانەکە بەڵام نەزۆکی وا بە مانگ و دوومانگ دەرناکەوە زیاتر بۆ ماوەی 6 مانگ تا دوای ساڵێک ئەنجا کاریگەرێکی دەرەکەوە بەڵام بەپێی سەرچاوەکان ئەڵێ بەهۆی ڤایرۆسەکە خۆی نییە بەهۆی تاکەیە ئەم تا ئەبێتە هۆی گەرمبوونی پلەی لەش بۆ بێتە هۆی کوشتنی تۆکان کە دروستە بنە لەش بەڵام جارێ بەکو بڵێ تووشی نەزۆکیەکە زووە تاکو ئەو قەراری لێبێن کاتە پێویستی بە کاتی زیاترە ئەنج دواتر لێکۆڵینەوەی لەسەر بکرێت بڕیاری لەسەر بێ زۆر باشە دکتۆرەوە بە بەردامی پەیوەندیتان لەگەڵ نەخۆشەکانی خۆتانە هەیە نەخۆشەکانتان بێگومان هاوڵاتیانی کەش پەیوەندیتان پێوەکەن زۆرترین ئەو پرسیارانەی کە ئاراستی ئێوە ئەکرێت لە ئێستاە کە بۆتە جێی نیگەرانی خەڵک چییە؟ زۆربەی کێشەکان ئەو نەخۆشانەیە ئەمە کە شتێکمان بۆ کردوون من نەخۆشم زۆرە دکتۆرەکانی تریژ ئەوان هەیە کە نەشتەرگەرێکی بۆ کراوە دوای نەشتەرگەریەکە قەستەرەی هەیە ئەمە کێشەیان هەیە چکە ئێمە عادەتەن و قەستەرەماندانەوە لەوانەیە بۆ هەفتەیەک بۆ مانگێک بۆ دوو مانگ ئەمە ماوەکەی زیاد بوو ئەمە هەر مانگێکە ئەمەلیات و شت وەستا و تووشی ئەم وەزای ئێستا بووین ئەمە ئەبێتە هۆی دروستبوونی ئیلتیهابات ئەبێتە هۆی ئازار دروستکردن ئەبێتە هۆی دروستبوونی خوێن لە میزە جا ئەمە حاڵەتێکی ساردیشە ناتوانانی ئێستا هیچی بۆ بکەی ئەبێت چاوەڕێکی تا وەزعەکە چاکەوێ ئەنجا توانێت دواتر هیچ مەترسێ لەسەر نەخۆشانە ژانی نابێت ئەگەر دواخرێت و نەشتەرگەریان بۆ نەکرێت چییە ئەگەری ئیلتیهاباتە تووشی ئیلتیهاباتە بێ بۆیە من چەند کەسێک چەند نەخۆشیەکەم دڵنیام دکتۆرەکانی تریژە و حاڵەتیان هەیە بۆ ئەو کەسانی کە ئەو حاڵەتیان هەیە پێویستە لەسەریان ئاو زۆر بخۆنەوە تا ئەکرێ ئاو بخۆنەوە تەنها ئاو خواردنەوەی ئەوەی تر بۆ ئەگەر ئازاری شێ بوو ئازارشکێنێکی بەسیت پاراستۆڵ لە شتێ بەکاربێن پاراستۆڵ بەکاربێنێت زۆر باشە دەستخۆش دکتۆر ئەحمەد ئەگەڕێمە بۆلات ئێستا پەیامنێرمان داسیارمان لەگەڵا ڕاستەخۆ لە سلێمانی با بزانین چ زانیارێکی نوێ لە لای داسیارە داسیار سەڵاوت لێ بەتۆم کادۆ باش فەرموو تاوی ئەو زانیارە نوێیانەی کە لە لای توێ بۆ ئەمە بۆ بینەرانیشی بگوازەرەوە بەڵێ شنیا سلااوتان لەبێ سلااو لە بینەران ڕێز و سلااوم هەیە بۆ میوانەکەت دیارە تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی لە ماوەی ڕابردوودا بەپێی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە سعات 12 نیوەڕۆی ئەمڕۆ بڕیاری قەدەغی هاتوچۆ بۆ ماوەی 48 ساعت خراە بواری جێبەجێکردنەوە ئەو 48 ساعتە و بەپێی بڕیارەکە پێویستە هەموو جوڵەیەک لە شاری سلێمانی ڕابگیرێت جوڵە بە مانای چ جوڵەی ئۆتۆمبیل لەلایەک و چ جوڵەی پیاداوی کە تێبینی دەکرێت لە نەو شاری سلێمانیدا وەک هێزانیەکانیش کەمێک لەمەوبەر لە گەشتەکانی هەواڵ بە منیان ڕاگەیاند پابندیەکی بەرچاوی هاوڵاتیان هەیە لە ماوەی قەدەغی هاتوچۆ لە ڕابردوو هەتاوەکو ئێستا ئەمڕۆ یەکەم ڕۆژە سلێمانی بەم شێوە ئارامە بەم شێوە پابندە دەبینرێت و شەقامەکانی چۆڵ و گەڕەکەکان ئەوەندەی ئێمە سەردانمان کردووە هاوڵاتیان بەڕادەیەکی زۆر باش پابند بوون و ئەوەی کە تێبینی دەکرێت جوڵەی هاتوچۆ تەنها بۆ ئەو لایەنانە هەیە کە لە ئەرک و کاری فەرمی خۆیاندان ئەویش بە شێوەیەکی بەرچاو کەم کراوەتەوە لە چاو ڕۆژەکانی پێشووتردا ئەم شوێنەی کە منی لێم فولکەی ئاشتیە لە شاری سلێمانی با بڵین سەر و فولکەی خاڵە حاجی گەڕێکی ئاشتی یاخود ئەم فولکەیە لێرە لە ڕۆژانی قەدەغی هاتوچۆدا ژمارەیەک شوێنی تێدا بوو کە بەپێی بڕیارەکانی لیژنەی ئۆپەراسیۆنی پارێزگای سلێمانی و قایمقامەتی سلێمانی بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی ژیانی هاوڵاتیان کراوە بوون بە نمونە لێرە میۆفرۆشی لێبوو لێرە مارکێتی بچووکی لێرە بوو لێرە ئەو شوێنانەی لێبوو کە تایبەت بوون بە پڕکردنەوەی پێداویستەکانی هاوڵاتیان بەمەبەستی جێبەجێکردنی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی هاوڵاتیان یاخود کاسبکاران لێرە پابند بوون و تەواوی ئەم
پابندیە لە نێو شاری سلێمانیدا دەبینرێت بە چاودێری هێزانیەکان ینی لە ڕێگەی بڵندگۆ لە 12 نیوەڕۆی ئەمڕۆ هەل لەسەر لەبایانیەوە پلانێک دانرا کە دەست کرا بە جێبەجێکردنی پلانەکە داوایان لە هەموو هاوڵاتیان هەموو شۆفێران کرد کە بچنەوە ماڵەکانی خۆیان و هیچ پێویست نییە هاوڵاتی لە دەرەوە ببینرێت بەو شێوە ینی من دەبێت بەشێکی تری شەقامەکان دیمەرەکانی بۆ ئێوە بگوازمەوە دیارە هەر لە گەڕێکی ئاشتی شاری سلێمانی ئەوەی کە بەرامبەر من لە وێنەکاندا بەرچاو دەکەوێت لێرە دەرمانخانەش داخراوە لە لەم گەڕەکەەوە فڕنی سەبوونیش هەیە کە لێرە داخراوە بەڕووکاری گەڕەکەکانیش داگەر وێنەگرەکەم هاوکار بێ ئەم گەڕەکە لێرەوەی کە دەبینرێت هیچ جوڵەیەک نییە لێرە هاوڵاتیان بە شێوەیەکی زۆر بەرچاو هاتن بەدەم بانگاوازەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە پێناو سەلامەتی خۆیانن شنیار دوایین ئاماری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت بە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە کەمێک لەمەوە پێش بڵاو کرایەوە بەداخەوە ڕێژەکە لە هەرێمی کوردستان تا دێت لە زیادبووندایە ژمارەکە ژمارەی توژمان لە هەرێمی کوردستان بەپێی دوایین ئامار هەتاوەکو ئێستا ئەوەندەی تۆمار کراوە نزیکەی 220 حاڵەت تۆمار کراوە لەو ژمارەیە نزیکەی 75 کەسیان چاک بوونەتەوە ئەم 75 کەسە کە دەوترێت چاک بوونەتەوە لایەنە پەیوەندیدارەکان زۆر کات لە ڕێگەی تیمەکانی ڕاگەیاندنەوە زانیاری و هەواڵی نوێ دەدەنا هاوڵاتیان بۆی کە ئەمە ناکاتە ئەوەی کە هێشتا ڤایرۆسەکە لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستان مەترسیەکانی نەماوە چونکە بەردەوام ڕێژەی توشبوون لە زیادبووندا لە هەرێمی کوردستان قۆناغەکە ناونرا قۆناغی مەترسیداری ڤایرۆسی کۆرۆنا قۆناغی هەستیاری ڤایرۆسی کۆرۆنا ئێستا قەدەغی هاتوچۆ لە ڕۆژەکانی پێشووترا بەو شێوەیە بوو کە زۆر داوا لە هاوڵاتیان کرا بەڵام بەداخەوە لە شارەکانی هەرێمی کوردستانە هەندێک لە هاوڵاتیان پامەدی ڕێنمایەکان نەبوون کامە پێچوانەی لایەنە تەندروستیەکانە پێچوانی ئەو کەسانەی کە شەو ڕۆژیان خستۆتە سەرێک و داوا لە هاوڵاتیان دەکەن کە بچنەوە ماڵەکانی خۆیان هەر بۆ مەبەستە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئەمڕۆ وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری تەندروستی ڕوونکردنەوەیان بڵاو کردەوە و جارێکی تر ڕوونکردەوەیان لەسەر و 48 ساعتەدا کە مەبەستەکە ئەو بە کە هاوڵاتیان بە شێوەیەکی باشتر لەم 48 ساعتە بتوانن پابەندی ڕێنمایەکان بنەوەی کا لە ڕۆژانی پێشووترا بەرچاو کەوتەما پێچوانەی ڕێنمایەکانی ئەوامون هەتا بەو شێوەیە بارودۆخەکان لە قەڵەمدا کەوتیان هەندێک لە هاوڵاتیان دۆخەکان بە شێوەیەکی هەستیار وەرنەگرتووە ینی قسە و باسێ دەنگ و باسێ دەوترێت هەندێک هاوڵاتی ئەوەی بڵاو کردوێتەوە کە کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا لەسەر هەرێمی کوردستان بە شێوەیەکی سەرەکی نیە کەمترین حاڵەت هەیە و کەسانێک کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن چاک دەبنەوە ئەوان هەموو ئەمانە ڕەت دەکەنەوە دەڵێن هێشتا مەترسیەکە لە نێو شارەکانی هەرێمی کوردستان لە قەزا و ناحیەکان لە هەموو شوێنەکان بەردەستە و پێویستە هاوڵاتیان ڕێنمایی زیاتری لایەنە پەیوەندیدارەکان وەربگرن لە چوارچێوەی ئەو پلانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی پارێزگاکانەوە جێبەجێی دەکات بڕۆن لەگەڵ بارودۆخەکەدا ئەوەی کە هەیە ماوەیە بە ماوەیەکی زۆر هەستیار دادەنرێت چونکە بەردەوام توشبووی نوێ هەیە لە شاری سلێمانی ئەو توژمانە خەڵکی ئاسایی تێیدا لە گەڕەکەکانی شاری سلێمانی تێیدا لانی پەیوەندیدارە لە لانی تەندروستی تایەتی کاسبکارە بە نمونە گۆشت فرۆشەکان ناناواکان ئەمانە هەموو بەڕوونی لایەنە تەندروستیەکان باسییان لێوە کردووە کەواتە هەموو کات هەموو بەریەکەوتنێک تایبەتە بەوەی کە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا و توژبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ببینەوە بۆیە ئێستا ئەرکەکە لەسەر هاوڵاتیە کە بتوانێت پشوو درێژانە چۆن ئەم ماوەیە هەندێک لە هاوڵاتیان یاخود زۆرینی هاوڵاتیان پابند بوون بە ڕێنمایەکان ئاواش ئەم بارودۆخەی کە لە پێش ماوە بتوانرێت وا بکەن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە قۆناغەکە لەم قۆناغی ئێستاوە کە ناوی قۆناغێکی هەستیار و مەترسیدارە بەرنا ئەو قۆناغی کە دەوترێت قۆناغی کۆنتترۆڵە ینی هەموو هەوڵی لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەیە هەرێمی کوردستان لەم ڤایرۆسە ڕزگار بکەن بەڵام بەداخەوە هاوڵاتیان هەندێکیان پابند نەبوون و هەندێک بابەت ڕوونکرایەوە بە نمونە وترا لە پرسەیەک لە شاری هەولێر بەهۆی کۆبوونەوەیەکەوە بەداخەوە 14 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون ئەمە بۆ هەولێر ڕاستە بۆ سلێمانی ڕاستە بۆ دۆک بۆ هەموو شوێنەکانی تریش ڕاستە کەواتە مانەوت لە ماڵەکەی خۆت پابندبوون بە ڕێنمایەکانە واد لێ دەکا ژیانی خۆت و
و خانەوادە و کۆمەڵ ڕزگار بکەی بەگشتیوە زانیارەکان بوشن یارمن دەگەڕێمەوە لای تۆ. دەستەکانە خۆش داسیار سپاس بۆ زانیارەکانت بێگومان ئەوکو لە سەرەتا دکتۆر ئاماژەم پێکرد کە پێویستە ئێمەرەم بارودۆخەیە زۆر بە ئەو پەڕی بەرپرسیارە مامەڵە بکەین و هەروە ئێمە لە ئێستاە هاوکاری برایانی هاتوچۆ پۆلیس ئاسایش پزیشکا بەڕێزەکان کەرتی تەندروستی بین بۆی پێکەوە ئەم بارودۆخە تێپەڕێنین و بێگومان دەستخۆشیش لەو هاوڵاتیانەکەین کە پابندن بەڕێنمایەکان و بێگومان ئەتوانین بڵین کە ژمارێکی کەمیش لە هاوڵاتیان کە پابند دەبوون تا ئێستا هیوادارین ئەوانیش هەست بۆ بەرپرسیاری بکەن و هەروە پابند بن. دکتۆر ئەحمەد لەگەڵ درێژبوونەوەی قەداغەی هاتوچۆ بەتابەت بۆ ئەم 48 ساعتە بێگومان نیگەرانی ترس و دڵڕاوکەی لە لای هاوڵاتیان زیاتر ئەکات. تۆ بۆ ئەم 48 ساعتە کە وەزارەتی ناخۆوە هەروەها وەزیری تەندروستیش خۆی ئاماژەی پێکرد لەو کۆنگرە ڕۆژنامەوانە کە ئەمە ئەم 48 ساعتە کاتێکی گرنگ و هەروە هەستیارە پێویستە هاوڵاتیان زیاتر پابند بەڕێنمایەکانەوە ڕابۆچنی تۆ لەسەر ئەمە چێوەکو پزیشکێک وەکو پزیشکی ئێمە دایم لەگەڵەوەیە بووین کەمترین بەرکەوتە لەگەڵ یەکتریا هەبێت کە ئەم قەدەغی هاتوچۆیە بوو لەلایەنی تەندروستیەوە باسیەکەین شتێکی زۆر باشە تاکو کەمترین بەرکەوتەی خەڵک لەگەڵ یەکتریا هەبێ و ئەگەری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە کەم بکەیتەوە بەڵام کە بەعزێ کەس چوە دەرێ کۆنتاکتی لەگەڵ خەڵکی ترا بوو تێکەڵ بوون کۆمەڵە بێکەوە دانیشتن ئەوێ بێتە هۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە وەکو پامنێرەکەتان باسی کرد لە پرسەیەک لە هەولێر 14 کەس توش بووە ئەمە بێگومان هەمووی بەهۆی کۆنتاکت و بەرێک کەوتنە بۆیە باشترین شتە بۆ خەڵک کە لە ماڵی خۆیان بمێنەوە ئەمە لە یەکەم ڕۆژەوە داوا ئەکرێ حکوومەت و وەزارەتی تەندروستی داوای کردووە لە ماڵەوە بمێنەوە بۆ شتێکی زەڕ نەبێت پێویست ناکە بچێ دەرێ تۆ دەرێ نازانەوەی بەرامبەر هەیەی نیەتی کە چی شتێکە کڕی لە مارکێتێکە سەمونێکە نانێکە لە ڕێگا بەرێکەکەکەوی بەهۆی ئەوانەوە تووشەبی یتە ماڵەوە کە سوکارە هەمووی تووشەکەیت لەبەرەوە باشترین شت ئەوەیە کە ئەوەی ئیش و ئەرکی نییە بەڕاستی پێویست ناکە بچێتە دەرێ پێویست ناکەانی بە ئاسایی ژوەری گرینیانی مەترسەکە هەیە شتێکی ئاسایی نیە ڤایرۆسێکی تازەیە مرۆڤ ئێمە ناڵێن کورد ناڵێن خەڵکی سلێمانی ناڵێن کوردستان مرۆڤ هەمووی بەگشتی بەرگری نییە بۆم ڤایرۆسە ڤایرۆسێکی تازە ئەیبینی لە سین چی کرد لە ئیتالیا چی کردووە لە ئەمریکا چی کردووە ئێمە هیچ لەوانەی تر زیاتر نین و لەوان باشتر نین تا بکرێ ئەبێ خۆمان پارێزین ئەوان بەو پێشکەوتوی خۆیان فریای ناکەون ئەی بکرە خۆمان نەبێت چیمان لێبێ بێگومان هەموو هەوڵەکانیش بۆ ئەوەیە کێمەک و ئەو وڵاتانەمان لێنێ دەستەکانە خۆش دکتۆر دوو پەیوەندی تەلەفۆنی دیکە ئامادەیە کاکەڵکەوتمان لەگەڵای لە کۆیەوە کاگەڵکەوت سڵاوت لێ بەتۆم کاتۆ باش زۆر سپاس وڵای سیارەکەم غاڕەتی کارکتۆر دەکەم فەرمۆ من کاکتۆر کە شەوانە خەوم میزم نایە یعنی کە ئاو خواردە و ئەنیز دەبڕیزم کرد تووشی عاتم دەکە هەتا کاتی ئاخەوە و پرسیار دیشم هەیە کاتێک لە کاتی ویستکردنا تەواو بووم ئازارێک ئەم گرێ لە حالو بە دەستەکانە خۆش کاکەڵکەوت کاک فەرمانمان لەگەڵا لە سلێمانی و کاک فەرمان سڵاوت لێبێت کاک فەرمان نەزانم پەیوەندەکەی کاک فەرمان داخراوەتەوە زۆر باشە دکتۆر ئەو پرسیارەی کە کاک هەڵکەوت کردی دەربارەی میزکردن و هەروە باسی لۆکەکە خواتۆ وهروە تووشی ئازارێکی ژەبێت کە کاتێک میزەکات پێم خۆشە میشە پرسیارە ئاراسی بەڕێز بکەم بۆی وەڵامەکە بە شێوەیەکی گشتی بێ بۆ هەموو هاوڵاتیانی کە بۆ نمونە ئاو زۆر ئەخۆنەوە لەگەڵەوەشە کێشەی ئەویان هەیە کە زۆر میز ئەکەن ئەمە ڕەبتی هەیە بەیەکەوە یاخود میزکردن لە چه حاڵەتێکە ینی تۆ ئەبێت لەوە بترسی تو بچی پشکنی بکەیت و بچی بۆ لای پزیشکی پسپۆڕ بە شێوەیەکی گشتی خەڵک ئەوە خوات ئەبێ میزکە بەڵام میزکردنی زیاد لە حەد هەستی پێ کردبێت تازەڵاو لێ هات وەکو پێشووتر نەبووبی کەستەکەی میزیاکەی میزەکە دوو شێوەی هەیە کە زۆر میزکردن یا ئەوەیە میزەکەش زۆرە یان میزەکە کەم کەمە ئەچێ زوو ئەچێ بەڵام کەم کەم ئەگەر میزەکە زۆر بوو زۆریش توێنوێ بێ پێویستەکە زۆر ئاوخوات ئەوە پێویستە سەردانی پزیشکە پشکنینی شەکرە بکە شکەوە یەکێک لە نیشانەکانی شەکرەیە بەڵام ئەگەر میزەکەی کەم بوو زوو بچوو کەمی کرد ئەمە زیاتر نیشانەی ئیلتیهابە ئەمەی کاک هەڵکەوتیش باسی کرد وتی لە کۆتایی میزەکەیە ئازاریە بێ ئەمە
تقریبا بە پێی قسەکانی ئەو ئەمە لەگەڵ ئلتیابی میزەڵان ئاڕوە لە ئلتیابی میزەڵان ئەو حاڵەتە دروستە بێ میزیاکە وەک لە کۆتایی میزەکەی هەست بە ئازارەکە عادەتەن ئلتیابی میزەڵان ئلتیابێکی بەسیتە لەوانەیە ئاو زیاب بخواتەوە بەوە چاک تەنها بە ئاو خواردنەوە چارەسەر بێت ئەگەر تا 2 ڕۆژ 3 ڕۆژ هەر بە ئاو خواردنەوە چاک نەبوو ئەو کاتە پێویستەکە سەردانی پزیشکە فەحسکە علاج چارەسەر وەرگێ بۆ واتە لە خۆ نابێ علاج و چارەسەر وەرگریت و باشتر وایە بەکاری نەهێنە زۆر باشە دوو پەیوەندی تەلەفۆنی دیکە ئامادەیە کاک عەبدوڵڵا لە خۆشناوەتی کاک عەبدوڵڵا سڵاوت لێبێتم بەڕێزی دەستخۆش بین و بەرنامەی بەخێرات نییە دکتۆرە بەڕێزەشەکەم زۆر سپاس واللهی ئەمن یەک پرسیارمە ماوەی 4 ساعت چای زۆرە خۆم یعنی جاروێ لە ماوەی 2 ساعتان 10 پەرداخ تا 15 پەرداخ چای خۆمەوە بەردەوام تا بەرسای بەڕنگا چایزە دوعاوێ زۆرە خۆم وایە زەڕی هەیە گوچیلان کە زەڕبیان لێدا و مادی بن یعنی بە بەردەوامی 4 ساعت چای خۆم دە 15 پیس پەرداخە چێ خۆم لە ماوەی 2 ساعت 3 ساعت دەستەکانە خۆش کاک عەبدوڵڵا ماشەڵڵا چای باشە خواتەوە دەکوان دکتۆر ڕەنمایی دەکات و هەروە کاک ئاسۆمان لەگەڵا کاک ئاسۆ سڵاوت لێبێتم کاتۆ باش کاک ئاسۆ کاک ئاسۆ دەنگەکە بە باشی نایە ئەگەر شوێنەکەت بگۆڕیت بۆی دەنگەکە ئێوارە خۆ باش کاک ئاسۆ بفەرموو دکتۆری دەکەم زۆر سپاس ئەوە من لاقم سەر دەبێت دکتۆریان قاچم سەر دەبێت لە پشتم بۆ خوارەوە سەر دەبێت شەوەیە بە ڕۆژ بە شەو سەر دەبێت قاچم سەر دەبێت دکتۆریان قاچ سەرڕەبێ بەڵێ بەڵێ هەر قاچم سەر دەبێت بە تایبەتی قاچی ڕاستی سەر دەبێت ناکۆ هەمار بڕۆ باڵێ ئەگەر ما بۆ پێژن قاچم سەر دەبێت کەمێک فەقەرا أي شيء كويس جاهك عارفين قلتي مساعدة كنت بس بلغ مكة دواء جرقتر ما ليه دوتاش قاتمة صبرين قال لي ساعات ميجي ده بنجار بس بما بيودي بنجار كيوني هر فقراته باش زۆر باشە کاک ئاسۆیان زۆر سپاس بە پەیوەندەکەت سپاس کاک دکتۆر ئەوەی کاک عەبدوڵڵا باسی کرد کە چا زۆر خواتەوە لە ماوەی 2 کات ژمێرە نازانم ئاماژەی بۆ کرد کە چەند کوب چا خواتە بەڵام باسی لۆ کرد کە چاکان بەڕوونی ئەخواتەوە هەر چا خواردنەوە چەنێ بخورێتەوە لە چ کاتێکا بخورێتەوە مەترسیە لەسەر گورچیلە چا وەکو خۆی با بڵێ نەما قیاسێکی نییە بڵێ ئەبێ لە ڕۆژێکە ئەوە نەبخۆیتەوە ئەوە نەخۆیتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی چا لەو مادانەیە کە دایورێتیکە با بڵێ میزی زیاد پێەکەی چا قاوە تۆزە میزی زیاد پێەکەی لە هەمان کاتە ئەو کەسانەی کە کێشەی گورچیلیان هەیە ئەمە ناڵێن هەموو کەس ئەو کەسانەی کێشەی گورچیلیان هەیە ئەوەی کە بەردیان هەیە ئەوەی کە ڕمڵیان هەیە ئەوەی کە سستی گورچیلیان هەیە بۆ ئەو کەسانە خراپە چا زۆر خواردنەوە میزی زیاد پێەکە گورچیلی وشکەکات ئەو کاتە ئەوانەی بەردیان هەیە تووشی ئازارە بن بەردەکانیان گەورە بێ مادەی ئۆکزالێتی زۆر تایە کۆ بێتەوە ئەوەی کە سستیشان هەیە ئەو میزیاکردن ئەبێتە هۆی زیاتر سزبوونی گورچیلەکە بۆ ئەو کەسانە خراپە بۆ کەسی ئاسایی کێشەی نییە زۆر باشە کاتە کاک عەبدوڵڵا تۆ چای خۆ بخۆرەوە بەڵام هیوادارین کەمی بکەیتەوە زۆرە لە ساعاتێکە باشە بەڵام ئەگەر تۆ تەندروستێکی باشە دەبێ و کاتە هیچ کێشەیەک نومەترسیە نییە ئەوەی کاک ئاسۆش پرسیارەکەی کاک ئاسۆ وتی هەردوو قاچی سەڕە بێ بەتایبەت لای ڕاستی ئەمە زیاتر نیشانەی ئەنزیلاقی فەقەراتی پشتە ئەوە بێ ئاگاداری خۆی بێ نابێ شتی قورس هەڵگرێ نابێ زۆر خۆی هیلاکە و سەردانی دکتۆری تایبەتی فەقەراتکە کە بزانێ ئایا ئەمە تەنها عیلاجی پێویستە پێویستی بە عیلاج تەبیعیە پێویستی بە نەشتەرگەریە چکە بە پێی حاڵەتەکانی فەرقەکە باشواتە مەترسی هەیە ئەو قاچ سەربوونە یاخۆ دەبێت ئەگەر ناڵم بە پێی دەرەجەکەی هەیە قاچ سەربوونێکی زۆر لەگەڵ ئازارە چکەمە وردەوردە ئازار دروستەکە کە ناتوانێت هەڵسوکەوتی ڕۆژانە بکە ئەو حاڵەتە وابێەوە پێویستەکە بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆر کات چکەوە زەختت چۆتە سەر عەسەبەکە لەوانێت تووشی شەلیکە بەڵام هەیە حاڵەتی تر ئەنزلاقێکی کەمی هەیە تەنها زەختەکە چۆتە سەر دەمارەکان لەو حاڵەتەیە تەنها بە هەنێ عیلاج تەبیعی و هەنێ ڕاضە و بەم شتانە باشە بە کێشەی نامێنێ لەگەڵ هەنێ ئازارشکێن دەستەکانە خۆش کاک ئەحمەدمان لەگەڵە لە سلێمانی و کاک ئەحمەد سڵاوت لێبێتەوە کاتۆ باش بەخێراتی کاندکتۆری دەکەم وەڵی من یەک تەکنیکێکم لە دکتۆر هەیە دکتۆرگیان ئێمە خۆی باڕستنیان کە کارەزنێکراین لە ماڵەوە بۆ ئەوەی لە نەخۆشی بە دوور بین ئەگەر تووشیان ڤایرۆسنێک ڤایرۆسش پشندەیە
بەڵام لە کاتێککە من ئێستا بەش بە حاڵەکەم کە فۆکسە لەگەڵ تۆکەم فاوەتی من 2000 ڕماڵمانی ڕۆژانە کرێکاریەکەم کرێتی دومانگە کرێم نەداوە حسابێک با بۆ ئێمەشکەن ئایا لە ڕێی حکومەتەوە بێ ئایا لە ڕێی مختارەکانەوە بێ تاکە خەڵک معاشیە من معاشم لە 700 خێزانم پێچیشتم يعني ڕێکخراوی مرۆیمانیان دانا هەموو ڕێکخراوەکانە خێرخوازن ڕەکانێکیان داناوە هەمی داکراوە من لەمی بەرەوە داوان لە ڕێکخراوی بەڕێزی ئیبراهیم ئەحمەد دەکەم کاڵێت ئەو کرێچارانە ناوەندی شارێکیان بۆدەمەوە ڕقەمەکەی منە و لە ستودیۆ غەزنە و با هاوکارێکمان کەن یاری نیمانە حیبەیتیانێ باشە من ئەگەر بمرم باشترە لە بەر ڤایرۆزم کوژیان لە بەرسان بمرم یعنی نەک من هەتاری هایی وەکو منەیە تەلە هەرچی ڕێکخراوەکە دایناوە تەلەفۆنی بۆخی تەلەفۆنەکەی داکراوە بە فەیسبووکی دابنایەتەوە دەست خۆر بۆتەوە نەکرد زۆر باشە کاک ئەحمەد بێگومان ئەمە هیچ عیبەیەکی تیان نییە ئەمە لاشێک کێشەی دەیان هەزار خێزان بێت کە لە ئێستا بارودۆخی دارایی و هەروە بژێوی ژیانیان بەو شێوەیە بێگومان ئێمە هەوڵەیەین کە لە ڕێگەی پرۆگرامەکەی ئێمە و هەروە پەیامەکەی تۆش بگات و هاوکارانیشم ئەگەر ڕقامەکەی تۆ وەرگریا خۆت پەیوەندی بکە بە تەلەڤیزۆنی گەلی کوردستانەوە ئێستا کە چۆن پەیوەندیکەدا پەیوەندیکەرە بۆ ژمارانەوە و هەروە ڕێنمایی تۆکەن و دەنگی تۆگەن و هاوکاریت ئەکرێت زۆر سپاس کاک ئەحمەد کاک دانامان لەگەڵای لە سلێمانیەوە کاک دانا سڵاوت لەبێت بەڵێ پەیوەندەکەی کاک دانا داخراوەتەوە بەڵێ کاک دکتۆر بێگومانەوەی کە کاک ئەحمەد باسی کرد کێشەی زۆرە کێشەی زۆرە حکوومەتیش لەم کۆنگرە ڕۆژنامەوانی ئەمڕۆیە ئاماژەی بۆ کرد کە پێویستە هەموو هاوکارێکان و هەروە دەستگای خێرخوازیانە کە هاوکاری خەڵکەکەن هەمووی ینی لەژێر یەک سیستەما بێ بە یەک ڕێکار هەمویان کۆ بکرێتەوە و هەروە هاوکارەکان بگەێنرێ بە خەڵکی کوردستان بۆی کەسیان بێ بەش نەبن کاک سالممان لەگەڵای لە سلێمانیەوە کاک سالم سڵاوت لێبێت سڵاو لە ئێوەی زۆر سپاس بە خێراتنی کاک دکتۆرەکەم واللهی من کێشەیەکی گوچیلەم هەیە عەزیز نەبێ لە کاتی 2016 بەردم هەبوو لە گوچیلەی چەپما سڵاو لە تۆش بە خێراتنی کاک دکتۆرەکەم واللهی بەڕێزم من کێشەیەکی گوچیلەم هەیە گوچیلەی چەپم بەردی هەبوو کەسی کە کەس گوچیلەی چەپم بەردی هەبوو لە 2016 بەردەکەم بە لێزە شکان دکتۆر ئەو کاتە پێی وتم تەسیری گرۆتە سەر گوچیلەی ڕاستی جو ئاوساوە ئیتر ئەم ساڵ ئازارم بۆ دروست بوو ڕۆشتم سۆنەرم کرد چوون بەلای دکتۆر وتی بەردێکی تری پێ هاتۆتە ناو بۆرەی میزەڵانە ئەگەر بۆرەکە دانەنی لەوانەیە گوچیلە و ئەزیەتی ببێ ئیتر بەردەکەم دانا لەخوا بەزیابێ بە عیلاج بەردەکەم دانا ئیترەوە 2-3 مانگە 6 مانگە بەردەکەم داناوە ئێستا هەستەکەم گوچیلەم بەیانیان کە هەڵ ئەسم لە خەو ئەو فەقەراتی پشتمە زۆر ئازارەکە ئیتر نازانم کێشەکە چییە کەلەکەژ مام ناوەندێ و وەسفە دێ و زۆرێ مام ناوەندە ئەوساوە هی ڕاستە من جارە تۆ پەلەمەکە ئازارەکە هی فەقەراتە هی کەلەکەتە ئازاری هێستا وەڵایی لەو باریکای پشتما ئازار هەیە و گوچیلەیشم هەستەکەم لای ڕاستم ئازاری هەیە لەوە تێری گوچیلەم بێ باش تۆ ئاخر پێشتر ئازاری گورچیلە و هەبووە ئەزانی ئازاری گورچیلە چۆنە ئەمە وەکو ئازارەیە یانە وەڵات ئازارەکەی زۆر وەکو ئەوە نییە وەکو ئەوەی ترە بەڵێ بەس زۆر نییە باش باشە کاک سەرەمگیان سپاسە پەیوەندەکەت بێگومان وەڵام ئەدرێتەوە کاک محەممەدمان لەگەڵا لە ڕانیەوە کاک محەممەد سڵاوت دێ بێتۆم کاتۆ باش زۆر سپاس یارێکم هەیە لە کاک دکتۆر فەرموو کاک دکتۆر من شەوانە زوومی دەکەم چەندێکمە لای دکتۆری سۆنەرم کرد لە ڕانیە و لە هەولێریش هیچ زەر نەکەوە لە سۆنەر تەنیا ئەوەنە کەوتی گوتیلەیەک 2 ئەوزار گوتیلەیەک شت چیزێکی هەیە ساڵ داوتمە دەرچی ڕێنمایەکمانە بین باش بەس شەوانە میزۆرەکەی وەڵا کاک دکتۆر من شەوانە زۆر میزەکەم و چەند جار هەڵەستی لە پرۆستات وانە هەموو سەلامەت تۆ گوێم لێ بگرە چەند جار هەڵەستی شەوان کاک محەممەد شەوان چەند جار هەڵەستی بۆ میز کاچی میزکەی میز هەیە یا کەمە وەڵا زۆرە زۆرە ئارە وەڵا باش ئەی بەیانیان میز زۆر ناکەی
وڵات بەیانیان باشن بەڵام پێوی تۆر عەبی زەخت شەخۆم زەختم هەیە باش میزە باریک نەبووەتەوە نەوەڵڵا تەمەڵ نەبووە باشە هیچ ئەوەی نییە یعنی عەیبی نییە وەکو جاران ئازارم نییە تەمەڵی یعنی فڕێ هەیە فڕێ نایە میزەکە مەبەستم بەڵام وایە فڕێن کاک محەممەد کاک محەممەد فڕێ هەیە میزەکەت یا فڕێ نایە وەڵا پێوی تۆر فڕێنە فڕێت هیچ لە زەختی میکردنەکەی کەم نەکردی تۆ باشە باش مەودای ئەوەی دەستەکانە خۆش کاک محەممەد بێگومان وەڵام ئەدرێتەوە خاتوناسکمان لەگەڵای لە سلەمانی و خاتون یان سڵاوە تێبێتم کاتۆ باش بەڕێزمە کاتتان باش زۆر سپاس بفەرموو دەستخۆشی بەرنامەکەتان دێکەم بە خێراتنی کاردکتۆرەکەم زۆر سپاس زۆر سپاس بۆ ئۆتەوەرە جوانەکان زۆر سپاس خاتوناسک بەڕێزم وەڵامی من نەخۆشی گورچی لەش و زراویشتم لەگەڵایە چیە نەخۆشیەکە واللهی زراوم بەردیتایە گورچی لەشم بڵێن ماهانە بەردیتایە ئێستا یعنی حاڵم زۆر زۆر خراپە بێتاقەتم خۆ خۆتان نزان بەبوونی ئەوە دکتۆریش نییە سەردانیکەی باشە بزانم چه عیلاجێ باشە بەکاری بێنم بەردەکانە نازانی قیاسی چەنە هی گورچی لەو واللهی چونکە نەخوێنەوارم قیاسەکەی نازانم بەڵام عیلاجیان بۆ نووسین بەکاری هێنا تۆزێ باشتر بووم ئێستا دیسانەوە بێتاقەتی کردوم باش اینجا زروفەکەش خۆتان نەزانن ئەوە زروفەکەی بێ خەڵک حسابێ بۆ ئەم خەڵکە بکات و حکومەتوان نییە شەسەر خێزانین و معاشمان نییە بەخوا زۆر باشە خاتوناسیگیان دەستخۆشی بەرنامەکەتان لێکم دەستخۆشی بەرنامەکەتان لێکم بەیبەتان درستێکی باش بە هەموو لایەکتان کاک دکتۆر وەڵامی ئەو بەڕێزانە بینەوە پرسیارەکانە لای خۆت پرسیارەکانم هەمووی هەیە لە ئەوڵەوە دەست پێکەین یا لەم ئەخیرانەوە دەست پێ وەڵا لە ئەوڵۆ وەڵامی چه پرسیارێکمان نەیەوەتەوە بۆی وەڵامی بین و لەبەر کاتی پرۆگرامەکەش چووکە کاتمانەوە لە بەردەستان نەماوە باش لە ئەوڵەوە باسی یەکەم پەیوەندی باسی وتی بردم شکانوە پارچەیەکی فڕێەوە پارچەیەکی فڕێنیاوە ئازار وشتی نییە تەنها ئەوەی لەسەر ئاو زۆر بخواتەوە چاوەڕێ بکات تاکو ئەم زروفە باش بێ و کاتە پێویستەکە سۆنەرێ بکە ئەشعەیە بگرێ بزانێ ئەو پارچەی تر چی لێ هاتووە پێویستی بە شتی ترە بێ یا کافیە لەوانەیە هەر خۆشی بۆ هەر فڕی با بە ئەو خواردنەوە ئەمە یەکەم ئەوەی کاک محەممەد وەزان باسی لەو کرد کە شەوان دوسێ جار هەڵەستێ بۆ میزکردن بەڵێ وتی دوسێ جار هەڵەستێ و بەرمیزەڵانی هێشێ تەمەنی وتی 50 ساڵە بۆ ئەو حاڵەتانە زیاتر لەگەڵ ئەو تەمەنەیە وردە ئەمە سەرەتای دروستبوونی پرۆستاتە باشتر وایە پشکنیم بکە سۆنەر بکە فاسی خوێنی تایبەت هەیە بۆ پرۆستات فاسی میز بکە بزانێ ئایا پرۆستاتە ئەمە شتێکە ئەوە لەسەر قسەکانی واڵم یان ئەلتیهابێکی بەسیتی هەیە بە پشکنین زیاتر ئەوە دەرەکەوێت بەڵام لەگەڵ پرۆستاتا ڕۆنیشانەکانی کە باسیە کرد زۆر باشەواتە لە ئێستا هیچ ڕەنمایەکی هەیە بۆی لە ئێستا تەنها ئەو زیاب بخواتەوە میز تەخیرنەکە هیچی تر مەگەر لە حاڵەتێکە ئەگەر میزی بگیرێ ئەو پێوەستەکە سەردانی خەستەخانە بکە نەگاتە و حاڵەتە پێوز ناکە بچێ بۆ خەستەخانە زۆر باشەوەی خاتوناسکیش بەڵێ ئەویش وتی بەردی زراوی هەیە بەردی گورچی لەشی هەیە نازانە قەباری بەردەکەی چەنە بۆ زراوەکە ئەبێ دوورکەوێتەوە لە شتی چەورشتی سوورۆکراو خۆی لەوانە بە دوور بگرێ گۆشتی سوور ئەمانە خراپیەکە بۆ بەردەکەش هەمان شت گۆشتی سوور خراپە شتی سوێری خراپە چاو قاوە خراپە پێویستەکە ئاو زۆر بخواتەوە لیمۆ با بخوا ئەمە ئەگەر ئازارەکەی کەم بوو و تەحملی ئەکرد یا بە ئازارشکێنێکی کەم چارەی بوو بەڵام ئەگەر بگاتەوە حەدەی کە ئازارەکەی زۆر بێ بە ئازارشکێنێکی بەسیتەوەی کە لە ماڵەوەی چار نەبووە پێویستەکە بچێ بۆ فریاکەوتن بۆ خەستەخانە زۆر باشە دکتۆر ئەمەوە پرسیارە بکەم کە ئێمە چۆن ئازاری گورچی لە بناسیینەوە یاخود کە کاتێک و ئەندامی میزبان ئازارێکیە ئەو ئازارانە چۆن بناسیین و لە چ کاتێکە پێویستە سەردانی پزیشک بکەین چکە زۆرمان کێشەمان لەگەڵەوەیە کە بۆ نمونە لاکە لەمانە شەڵین گورچی لەمانە زۆر ڕاستە خەڵک زۆری یاڵە گورچی لەمەشە بەڵام تۆ گورچیلینە لاکەلەوە هەر گورچیلەی تیانێ کۆمەڵە شتی تری هەیە بەڵام گورچیلە ئەگەر تاکو دڵنیابی کە گورچیلێ عادەتەن لەوانەیە میزی ناڕەحەت بێ لەگەڵیان میزی خوێنی پێوە بێ میزە چرکی هەبێ لەگەڵە ئەو حاڵەتانەوە دڵنیابیلی یان کەسەکە پێشووتر کێشەی گورچیلی هەبووە ئازارەکە ئەناسێتەوە زانە پێشتر کە بەردیدانەوە چۆن بووە پێشتر ئلتیهابی گورچیلی هەبووە ئازارێکی هەبووە ئەیناسێتەوە ئەو بۆ کەسانی کە پێشتر هیان بوو بەزەوەی کە نەی بووە عادەتەن ئازاریە بێ ناتوانێت جایکاتەوە بە تایبەتەکە لای ڕاست بێ نازانێمە گورچیلێ زراوە با بڵێن ڕیخۆڵە کوێرێ هەمووی نزیکی یەکە تاکو پشکنینی بۆ نەکرێمێتە لای خۆشمان لەوانێت دڵنیان نەبین بۆە پشکنینەکانی بووەکەین تاکو
دڵنیابین چییە حاڵەتەکە. باشە دکتۆر ئەو هۆکارانەچین کە ئێمە وامان لێکە کە زیان بە گورچی لەمان بگات. مەسەڵەن بە گورچی لە ئاو کەم خواردنەوە. ئاوکەم خواردنەوە. ئەوڵ ئێمە هەر باسی ئاوەکەین وەک چۆن بۆ ڤایرۆسەکانڵێن لە ماڵەوە بمێنە بۆ گورچی لە کەم خەوتنێشیش عیلاقەی بۆ نییە. بۆ گورچی لە کەم خەوتن بەڵام کەم جوڵە خراپە بووی. کەم جوڵە. بەڵێ ئەوەی کە زۆر پاڵەکەوە زۆر دانیشە بۆ ئەوانە خراپە و زیاتریش ئەگەری هەیە تووشی نەخۆشیەکانی گورچی لە ڕووی ڕمڵەوە لە ڕووی ئیلتیهاب لە ڕووی بەردەوە وەک لەو کەسانی کە چالاکن و جوڵیان هەیە. و هەموو کەسێکیش معارزە بۆ ینی بەپەی تەمانەکان فەرقەکات هەموو کەس معارزە بەڵام زیاتر لە تەمەنی باڵغبوونە هەتاکو 50 ساڵی زیاتر کێشەی بەردووشە دروستە بێ ئیلتیهابات لە هەموو تەمەنێکە جوڵەی زۆر و هەروە ئەو خواردنەوە میز تەخیر نەکردن ئەو سێشتا بە هەموو پێڕێ بکەین. بەڵێ زۆر باشە وەکو هیچ ڕەنمایەک لە کۆتاییە گەرما بێتە بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی بۆ کەسانەی کە کێشەی گورچیلیان هەیە ئاگاداری خۆیان من خواردنی سوێر زۆر نەخۆن بە تایبەتەن فترێ هەمووی لە ماڵەوە خواردنی سوێریان ئاگا لێبێ ئاگیان زۆر چاو قاوە نەخۆنەوە شتی ترش زۆر خراپە بۆی لە ترشەکانە تەنها لیمۆ بەسوودە بە ئاو زۆر بخۆنەوە میز و زوو بکەن حرەکەت بکەن لە ماڵەوە زۆر لە ماڵەوەی هەر مەجبور دانیشی بەڵام با شتێک جوڵەی تێ بکەوێ بۆ ئەو کەسانی کێشی گورچیلیان هەیە ئەوانەشی کە کێشیان بەڵام هەرە بێ ئاگای لە خۆی بێتەوان. باشە دەستەکانە خۆش دکتۆریان زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانت ئەمڕۆمان دوومان کردی هیوادارم تەواوی ڕەنمایەکانی تۆ گەیشتوە ببینەران و هەروە ڕەنمایەکان جێبەجێ بکەن ئیشەڵا بە دوورە بن لە هەموو کێشێکی تەندروستی دووبارەمان دوومان کردی. دەستەکان خۆش بینەرانی ئازیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشتان پێشکەش کرا هیوادارم کە سوودێکمان بەوە گەیاند بێ هەتا سبەی ئێوارە ئێوە هاوکاران و لەگەڵتانە بن ئێوارێکی خۆش بە کشلێکتان.